بەداخەوە مەسەلەی ئەو کێشانەی کە لە عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستان هەن کێشەکان درێژەیان کێشە جەنابەت پرسیارەکە لەسەر مەسەلەی داعش بوو. داعش لە ساڵی لە کۆتایی 2016 بوو کە حکوومەتی عێراق ئیعلانی کرد ڕایگەیان کە کۆتاییان پێهاتووە، بەڵام بەداخەوە لە ڕووی فکریەوە هەرما بوون، ئەوە بوو گەشەیان کرد و هەندێک بابرین چەکدارەکانیان هەراتن ئەوەی بەرنامەیەکی سیاسی لەگەر هەندێک لایەن تەنسیقیان کرد هاتنە شاخی قەرەچووق و هاتنە سەر سنوورەکان و هاتنە ناو خاچی کوردستان. چووکە من نازانم بەڕێستان چەند شارزای شاخی قەرەچووقن. شاخی قەرەچووق لە ناو خاچی هەرێمی کوردستانە، هەر چاردەورەکەی کوردە و سەر شاخکە هێزی پێشمەرگەی وەزارەتی سەر بە وەزارەتی پێشمەرگەی برایانی یەکەی هەشتای لێ کە هات نوێندەرەوە بوو کێشەیان شەڕیان بوو لەگەر ئێمە و لەگەر جوتیاران و خەڵکی ناوچەکە تا ئێستا بەردەوامن. مانگانە یعنی هەفتەنیە یان ئەوان کردەوەی تیرۆریسی نەکەنیان ئێمە لە ڕێگەی تیاریان لە ڕێگەی هێرش بەرپەرسیان نەدەینەوە بەردەوام. یعنی ئەو ململانەی بینی نێوان خەڵکی ناوچەکە و چەکدارانی داعش لە سنوورەکە بەردەوامە. لۆیە چەکدارانی داعش بەردەوام لە شاخی قەرەچووغن و بەردەوام هێرش دەکەنەوە. لەو ئەخیرش بەداخەوە دەوڵەتی تورکیا نازانم یعنی ئێستا چوەتە بەڵگەر لە بەردەستانەبی ناتوانانی، بەڵام هێرشەکانیان بابرێن هاوکات بوو. هەم دەوڵەتی تورکیا لەو کاتانە هێرشەکانی چڕ کردبووە بە تایبەت لۆ کەمپیشەی ڕۆسەم جوودیل و ئەو سنوورانەی منتیقەی سلێمانی و هەندێک ناو خەڵکی سڤیل. ئێمە من لێتی ناشارمەوە، من زۆر لام ئاساییەکە پێشمەرگە شەهید دەکرێیان گەر لە شەهید دەکرێت لە شەڕی ڕوبەڕووبوونەوە لەگەر داگیرکارانیان لەگەر دوژمنانی وڵات زۆر بەلام و ئاساییە، بەڵام ئەو هێرشانی دەوڵەتی تورکیا کە بە سۆر خەڵکی سڤیل دەیکا حەقە هەر هەموو لایەکمان حەقە حکوومەتی ناوەند حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی هەر چوار پارچەی کوردستان و خەڵکی دەرەوەی وڵاتیش وەڕێکخراوە نێودەوڵەتیەکان نیگەران بن لەو هێرشانە. لۆیە ئێمە گومانمان لە هاوکاتی هێرشەکانی چەکدارانی داعش و سوپای تورکیا هەیە بۆ سەر خەڵکی سڤیل. ئەمە سەر تەبعاً شەقام و شیارە. ئێستا هەر گەنجێکی وەکو جەنابەت لە شەقام بیبینە ئەگەر ممکنە لە ڕووی ئیداریشەوە بێ ئیش و کاریش بی، ئەگەر کێشەشی هەبی، ئەگەر خوا نەخواستە سەربەهیز لایەنێکشینێ بە بەڵام وشارە تێدەگە لە بابەتە سیاسیەکان دەگاتنەوە پێویست بە وەڵامدانە ناکە. و بابەتی دووەمەگە من خۆم وەکو غازی فەیسەڵ وەکو فەرماندەرێکی خۆبەخش نەک ئەوە لە گومانیش تێپەڕێمە من خۆم سەردانی زووش جەنابی وەزیری پێشمەرگەوە زۆر شوێن ئیعلامیش باسم کرد، گوتم سەر شاخی قەرەچووق تەسمیل بە هێزەکانی ئێمە بکەن ئەگەر لە ماوەی مانگێک تا دوو مانگ یەک چەکداری داعش توانی ڕوبەڕوومان ببێتەوە لەسەر شاخەکە یان لە ناو شاخی قەرەچووقمان ئێمە مەسئولینەوە مانایە. تەبعاً ئەو برادرانە کە لە شاخی قەرەچووق پیس ناکاتن وەکو تازە باسشم کرد وتم هەندێک شتێ نامێ دووبارەی بکەینەوە. بەڵێ هێزەکانی یەکەی هەشتای پارتی لەسەر شاخی قەرەچووغن و هێزەکانی داعش لە شاخی قەرەچووغن و چاویشان یەکتر نوقاند و پەیوەندیشان یعنی عیلاقیان بێکتر تەقەل یەکتر ناکەن نەتوو ئەو چەکانێک کە هێزەکانی یەکەی هەشتا وەریان گرتێ لە دووری 5 کیلۆمەتر نیشان دەپێچی. دەبینی گەنجێک کەسێکی فەقیر لە بادینان لە شوێنە قسەیەک دەکەن ڕخنەیەک لە فەیسبوک شتێک دەنووسی دێن دەیگرن و سارێک دو سار سزن دەکەن. قابل لە نەزانن 400-500 چەکداری داعش لە بەرچاوی هەموو دنیا هاوپەیمانان بە فڕۆکە لێیان دەدان، ئێمە شەڕیان دەکەین و لە خۆیان نزیکن. ئەخر هەندێک شوێن لۆ زانیاری دەوانی کە یعنی هەر بەوە پێویست ناکە برێم خەڵکی سەربازی ئەو شوێنانەی کە ئێستا فڕۆکانی هاوپەیمانان لێیان دەدەن و ئەو شوێنانە کە داعش لێ دەبیندرێن نێوانیان لەگەر ئەو هێزە یەکەی هەشتا 300 متر 250 متر 400 متر یەخە شاخی قەرەچووق خۆ قەندیل نییە برێنچایەکی زۆر عاسەیە و هەموو هێزێک تێدا دەحەوێتەوە خۆ پێدا. شاخی قەرەچووق بەرزایەکەی 800 متر 800 متر لیوایەکی یەکەی هەشتای لێ و هێزێکی زۆر و زەبلاعی چەکدارانی داعش لێ پێویست ناکە بۆیە من خوا نەخواستە بێ مەڵارێکاکەوە خەڵک بەخۆی دەبی برایانی پارتی بەخۆیان وەڵامی ئەو بابەتە بدەنەوە و داعشیش حتمما کە هاتوون ئەوانش ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتین تەبعاً تەنسیقیان هەیە و خەڵکیان هەیە و سیلسیلەی عیلاقاتی سیاسیش لە نێوان تورکیا و هەندێک لایەنی سیاسی و داعشوانە ژەوانێک کە جوولەکانیان تۆ شەر نییە ئەو ڕێککەوتنانەی لە بینی ئەحزابیان لە بینی حکوومەتان دەکرێت. ئێستا وەکو قاقەزە من تەوقیعەکەم لە بەردەستبی هەندێک بابەتی نهێنین، بەڵام لە جوولەکانیان لە هەڵسوکەوتەکانیان تۆ دەزانی چێ تەنسیقی لەگەرچێ هەیە. لۆ ئێمە ینی لە گومان دەرچووە و نیگەرانیشین لەو جۆرە سیاسەتە چکەیمە لێتی ناشەرمەوە دەمێکە و قسە دووبارە و 100 بارەوانە دەکەین. ئێستا هیوادارم گەنجی خواردتر گیان لێ نەبی بەکردەوە بیسەلمێنین. ئێمە هەتا حیزبە کوردستانیەکان تەبا نەبین، اتفاق نەبین لەگەر یەکتر دۆست نەبین و یەک زمانمان نەبی، یەک ئاخافتنمان نەبی، یەک بەرنامەی کاری سیاسیمان نەبی و یەک تەنسیق لەگە تورکیا بکە و یەک تەنسیق لەگە داعش بکە و هەندێکی تکە پەراویز بخرێن بارودۆخی هەرێمی کوردستان بەرەو خەراتر دەڕۆ بەرەو چاکتری نەڕۆ. مەسەلەی داعش دەبی ئەوە بزانانی یعنی ئێمە نابی بیشارنەوە کە باسمان کرد ڕێکخراوێکی تیرۆریستی نێودەوڵەتین ئەوانە نەتەوەیەک
و لە زۆر وڵاتان بەخۆ دەزانی جموزۆری کردەوەی تیرۆریستیان هەیە ینی داعش ڕێکخراوێکی منەزەم و ڕێکخراون ئێمە بە چاوی خۆمان لە سنوورەکە 4-5 ساڵە شەڕیان دەکەین بە چاوی خۆمان نەمان بینێ برین فرانە هێزیان فرانە لایەن چەکی دانیان پشتیوانی کرد بەڵام حتمما تۆ من تو ئێستا دراوسەی یەکین ماڵەکانمان لە تەنیش دێکە ینی لۆ هەیە تەنسیقەکمان هەبیان هاوکاریەکەم کە خەڵک نەبین خۆ خەڵک نابین تۆ چیم دەدەیوانە ئەوانە چێ دراوسەیان بی چێ لیان نزیک بی دەچن ئیستیفادەی لێ دەکەن ئەوە بەشەکی کەم لە لای بابرین برا عەرەبەکانی سنوورەکەوانی کە ئەوانیش بەشەکیان ئێستا زۆریان دژی داعشن لە بەرەوەی زەرەری زۆریان کرد بەڵام بەشەکیش تەنزیمات و ڕێخستنەوەیان هەیە ئەمە گومانمان لە دراوسەیەکانیان ئەو دراوسەیەکانی با خەڵکی ناوچەکە بزانی چێ دراوسەی چەکدارانی داعشەوە لەگەر ئەوەشدا حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بابەتێکی گرنگکەیە دەبوایە لەسەر مەسەلەی داعش ئیشی لەسەر بکردا بە دوای ئەوەی کە ئیعلان کراوەکو تازە باسم کرد لە ساڵی 2000 و کۆتایی ساڵی 2016 و بیدایەتی 2017 دەبایە پلانەکە بایە بەرنامەکە بایە سیمینارێکی گەورە ببەسترا بە لەسەر ئەوەی نەمانی ینی لە ڕیشە فکری داعش دەربێنی لا چکە ئیش لەسەر فکر نەکراوە بەس باسی پلانی سەربازیان دەکەێت چەکدارانی کە لە شاخ قەرەچۆغیشن ئەمن بە قەنەعەتی خۆم ئێستا سەر شاخی قەرەچۆغ بدرێتە هێزێکی ئەمین بدرێتە هێزەکەی ئێمە بۆ نمونە من مەسئولم لەو قسەی خۆم لە کۆبنەوەکانی خۆمان لەگەر تەعالب لەگەر حکوومەتی عێراق و لە خزمەت بەڕێستان و لە خزمەت بینەرانی بەڕێز ئێستا سەر شاخ قەرەچۆغ بدرێتە هێز ئەو هێزێکە من هەمەلێرکوانەرێکی ئەفتا من دەتوانم لە ماوەی مانجێک تا دوومان کەتان دەک لایەن پێی ئیحرازیش بوون بەو قسە بەڵام من مەسئولم لەو قسەوە خەڵکی ناوچەکەش دەزانێت ئەمە دەتوانین لە ماوەیەکی زۆر کەم چەکدارانی داعش لە شاخی قەرەچۆغ نەک لە عێراق لە عێراق ئێمە بنەبڕ ناکردن دەبی ئەو ڕاستیە بزانین بەڵام لە شاخی قەرەچۆغ هێزە کوردیەکان ئەگە هێزێکی نیەت پاکەبی دەتوانین بەیەک لیوە لە ماوەیەکی زۆر کەم کۆتایی بە چەکدارانی داعش بینی ئەوەی کە ئێمە دەبینین من لایەنە سیاسیەکەی و لایەنە سەربازیەکەی دەبینم دەوڵەتی تورکیا زۆر تەماعی لە خاچی کورداندا هەیەت و لۆ نمونە بڕۆن ئەگەر بتوانن کامیرەکانتان بنە بابرین منتیقەی زاخۆ و دهۆک و منتیقەی سیدەکان و هەندێک دەشتایەکانی هەولێریش ینی هێزێکی زۆریان بنکە بارەگاکانیان لەسەر شاخەکانە نازانم بە چ نیەتێک هاتووە بەخۆی ڕێکەوتنێکێ لە نێوان وڵاتان نازم ڕێکەوتنێک لە دەستوریش باسکرا من ئێستا ئەوەکەیم ژمارە و ئەوەکەیم لەبیر نییە بەخۆ ڕێکەوتن هەیە بەبێ ڕێکەوتن ناتوانانی دەوڵەتێک بێتە ناو خاچی دەوڵەتێک ئەگەر هاری کاری نەکریان ئەگە ڕێلی خۆش نەکریان ئەگە تەنسیق لەگەر لایەنێکی سیاسی نەکەیان ئەو لێدانانەی ئەنی حرەکاتی جوولەکانی دژمنکاریەکانی دەوڵەتی تورکیا ئەوە ئی دراوسێتی نیە ئێمە پێمان خۆشە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان پێمان خۆشە تەنسیقمان لەگەر وڵاتی ئێران هەبی لەگەر تورکیا لەگە هەموو وڵاتانی بەڵام نەک تەنسیقەک بین خەڵکی خۆمانی پێ بە کوشت دەین و فڕۆکەکان بێن خەڵکی سڤیل شەید بکەن ئێمە نامان ئێمە دژی و پێشم خۆشە شتێکە لە ڕێی کەناڵەکەی بەڕێستان نەتەوەی کورد ئێمە ئەوەی مێژومان خینتەوە لە ئێستاژەوەی کە شەقام دەبینیم گەلی کورد دژی هیچ نەتەوەیەک نییە ئێمە دەمانوێت لەگەر تورک برابین دەمانوێت لەگە عەرەب برابین دەمانوێت لەگەر فارس و لەگەر هەموو نەتەوەیەک بڕوامان باچووکە لەبەرەوەی لەلایەن نەتەوەکانی دراوسێمانە زۆر غەدرمان لێکرا هەمیشە ویستمانە بە ئازادی بژین پێکەوە ژیان بکەین یعنی ئێمە چاومان لە خاچی یەک بەس خاچی هیچ نەتەوەیەک نوێ چاومان لە کەلتوری هیچ نەتەوەیەک نە دەمانێت وەکو کوردی وەکو نەتەوەیەک ئازادانە لەگەر دراوسەکانی خۆمان بە ئازادی بژین بەڵام ئەوەی دەوڵەتی تورکیا دەیکاتن بەڕاستی بەغەدرێکی یەکجار گەورەیە ئەوە دەبی ئێمە هەوڵ بدەین حکوومەتی عێراق بینە جوابەوە بۆ بزانم لەو دوسێ ڕۆژە بەیاننامەیەکیان دەرکردووە بەس حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا زیاتر بەڕێزشان ئاگادارن لەلایەن برایانی پارتیەوە ئیدارە دەدێ بەیاننامەیان نەبوو ئێمە کوێشێتی نیشتمانی کوردستان بەیاننامەشمان دەرکردەوە بەڕێزاگەر لێ مەکتەبی سیاسیەکێتی بەیاننامەش دەرکرد وانێکە ناسنامە و شتیان لە کاتی کوشتن و یان شەڕوانە دەکەوتە بەردەستمان بەشەشی زۆریان بەداخۆ لە براسوونەکانی ناوەڕاستی عێراق و کۆنە باسیەکانن و ناوە ناسنامەی تورکیش کەتونە بەردەستکە لە تورکیا ئەوانە ناسنامە وشتیان لۆکرایان هەندێکیان لەو ئەمە دوونێ پێرێ بە بەرجێم کەوت کە لە تورکیا خەڵکیشان هەیە ینی لەوێن دەش ئاڕاستە دەکرێن بەرەو سووریا و بەرەو خاچی هەرێمی کوردستان ژمارەیان دیاری کراونێ بەڵام ژمارەیان زۆرە لۆ معلوماتی بەڕێستان ژمارەی سەربازیان هەردەم کەمترە لە ڕێخستنەکانیان چکوان بە ڕێخستن زیاتر ئی لەسەر ڕێخستن لۆ داهاتوو چاوەڕێن بەڵێ وەکو بەڵێ کە دەرم ڕێخستن مەبەستم شانەی نووسوە ئەوانە لە ڕووی فکری و خەڵکەکی زۆریان تەنزیم کردیا و ماوەی 2 ساڵ لێرە بن خەڵکەکی زۆریان ڕێخستووە و هێزەکانی ناوخۆ کەم ئیشیان لە ڕووی تازە ئەو
سینی توێژانی گوتم کە ئیش لەسەر بکرد ئیش لەسەر ڕیشە چێشکردنی فکریان نەکرا بەس ئیش لەسەر هێز دەکەین هێز بە هێز ئەمە ناتوانین دەتوانین لە سنووری قەرەچوو لە خاچی کوردان ئەگەر بێ و نیەتێکی باشەبی بە تایبەتی برایانی پارتی ڕێمان بدەن دەتوانین بەماوە چکەم لە سنووری کوردان داعش دەرپەڕێنین هۆکار چیە چەکدارانی داعش هێرش دەکەن خەڵک شەهید دەکەن و خۆیان بەرایان ناگات دووسێ هۆکارانە هۆکاری یەکەم هێزەکانی عێراق و هەرێمی کوردستان ناتەبان هێزەکان یەک هێز نین هێزێکی موحەدی یەکگرتووی تەواو نیزامی بن ڕاستە دەستورمان هەیە قانونمان هەیە پەرلەمانمان هەیە کە هەندێک بەڕاستی بەداخەوە هەندێک لە دەسەڵاتدارانی حکوومەت دەبینم کە دێ باسی سەر و سیمای حکوومەت پەرلەمان دەکا شەرم دەکەی دەری باشە دێ من و حکوومەت پەرلەمانم هەیە لۆ بارودۆخم ئاوا وێران بووە چەند هۆکارەکەن هۆکاری یەکەمەکو باسم کرد ناتەبای هێزە عێراقیەکان و هێزەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی بۆ نمونە ئێمە و برادرانی پارتی با لێرە قسە بکەم و مەسئولم لە قسەی خۆم یەکەی هەفتا ئەمریکا و هاوپەیمانن هەموو دنیا هەوڵ دەدە هێشتا هێزەکانمان پێ ڕێک نێخرا هەر کۆبنەوە دەکەن کۆبنەوەمان کرد کۆبنەوەکی ئیجابی بوو پلانمان وایە هێزەکانمان نێخین هیچ ئەساسی نییە هیچ ئەساسی نییە زۆر گونا حاملۆ بەو زمانە من داوای لێبوردن دەکەم هەم لە بینێرە بەڕێزەکان و هەم لە جەنابتان بەو زمانە قسە دەکەم من بە کارەساتی دەزانم چەکداری داعش بە بۆکو دەرێن چەچان بێهێزە و نازم چوە دێن لە شاقی قەرەچوو پێشمەرگە شەهید دەکەوت بە سەلامەتی دەگەڕێتەوە تەبعاً ئەوە شکستە لە هەموو کورد یعنی دەبی برادرانی پارتی ئەوە بزانن ئەو شکستەی کە چەکدارانی داعش لە شاقی قەرەچوو دێن خەڵک شەهید دەکەن شکست نییە هەر تەنها لۆوان ئەگەر چاوپۆشی دەکەن نازان بابەتەکە سیاسی ڕێککەوتنەوە بابەتێکیگە بەڵام شکستە لە هەموو کورد هەواڵانی مەکتەبی سیاسی کە سەروی ئێمن بەیاننامەیان دەرکرد بۆ ئەوە ڕێی عامی یەکێتە حتمما لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانی جارە بووە ڕئیس یاسا بەڵام پێم خۆش بوو خاڵێکی تر لەسەر قسەی جەنابەت برادرانی پارتی لە هەفتەی ڕابردوو بەداخەوە زۆرش بەداخەوە بەوە باسی گەرلەکانی کردبوو بە مەسەلەی تیرۆر یان تیرۆریستی پەکەکە ئەوە زۆر شەرمە ینی لۆ مێژووی کورد ئەتوو بە ڕەفیقەکەی خۆت بە برایەکەی خۆت بە هاوسەنگەرەکەی خۆت برەی تیرۆریز ئەخە تیرۆریزەوە دیارە تیرۆریز ئەوانن کە لە شاخی قەرەچوو ڕوونوا چاوپۆشان دەیەکرێ و خەڵکی سیڤیل شەهید دەکەن ئەوەی خەڵکی سیڤیل شەهید دەکە ئەگەر حکوومەتیش بی ئەوان تیرۆریست هەواڵانی پەکەکە یان گەلی کورد قەت خەڵکی تیرۆریستی نەبوو وەڵام بەداخەوە بە خۆت دەزانی مێژووی کوردیش لەوەتی هەیە هەندێک جار لە ڕێی جاشایەتی و نازام لە ڕێی کلک گرێدانوانە جار بەجاریان مەساڵحی پارە و جیرفان گەرمکردنەوەن هەندێک جار زەلە لیسان یابرین نازانم ئەوەی لە زمان دەرچوونوانەی تێدا ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان خۆم وەکو غازی فەیسەڵ وەکو فەرماندە چێچێتی حەز بە ئاشتی دەکەم و مێستا لە ناو شەڕم بەرامبەر بە چەکدارانی داعش ئێستا بەڕێستان ئاگادار ئێستا خۆم لێرە لە خزمەت جەنابتانم بەڵام پێشمەرگەکانمان وا لە شەڕنەوە بەردەوامیش ئەو چار ساری ڕابردوو لە شەڕدا بووینەوە هەموو خەڵکی کوردستان دەزانی لەگەر ئێمەی کورد هەمومان دەبی برایانی پارتی بە خۆیان دابستنەوە دەبی بەڕاستی ئاوڕێک بدەنەوە ئەوەی ڕخنەی لێگرتن ناوی بە دوژمنی خۆیانی بزانن پێشنیار دەکەین هەڵوەستەک لەسەر سیاسەتی خۆیان بکەین پێشنیار دەکەین ئەوەندە نەکەونە ژێر دەور و تەئسیراتی تورکیا ئەمە ناکرێ ئێستا سنووری برایانی پارتی لەگەر تورکیا هاو سنوورن لەسەر حدودن ئێمە دەرگایەکی گەورەی چوونە دەرەوەمان تورکیایە بەڵام ئێمە دژمنی خۆمان بەو شێوەیە کە تورکیا ئێمە بە دژمن دەزانین ئێمە بە دژمنی خۆیان نازانین ئێمە کە هاو سنوورین دەبی تەنسیقمان هەبی دۆستایەتیمان هەبی بۆ ئاوادانکردنەوە بۆ سەردان ئەوانش ئاسایی وەکو باسم کرد ئێمە گەلی کوردمن شایەدی لە جیاتی مناڵێکی کورد تا دەگاتە پیرترین کەسی کورد لە هەموو نەتەوەی کرد لە هەموو هەر چار پارت لە هەموو دنیای کورد قەت شیز نەتەوەیەک نییە بەڵام ئێمە دژی ئەو سیاسەتە قێزەونەی کە دێن خەڵکی سیڤیل شەهید دەکەن کە ئەو ڕۆژە دوو منداریەکان 10 سار بێچان 5 سار شەهید کراهاتن لە کەمپی شەهید ڕۆستەم جوودی داعشەکان وە لە شاق قەرەچووغەکە لەو لای کەمپەکەن ئێمە حیمای خۆمان دەکەین لە مەخمور و لە کەمپەکە بەیەکەوە حیمای خۆمان دەکەین داعشنی خەڵکی سیڤیلمان لێ شەهید نەکە فڕۆکە لە دووری 200 کیلۆمەتر دێ خەڵکە سیڤیلەکە شەهید دەکەن ناچی لە داعشەکان یعنی ئەوانە پێم خۆشە جەناب ڕاگەیاندکاری ئەو بابەتە هەر پرسیاریش نەکەی چێ تەنسیقی لەگە چی ئەوانە تەبان کاتوو دوو هێز لە تەنیش یەکتر بوو کە تەقی لەکتر نەکرد تەبان ئەو تەنسیق و کۆتای پیاتوە لۆ ئێمە وەکو ئەو پرسیارەی من هەر پرسیارەکەت کرد درێژتر وازەحتر جوابم داوە ئێمە وەکو یەکێتی دژی هیچ قەومێک و حەز بە برایەتی دەکەین و حەز بە پێکۆژیان دەکەین و پێمان خۆشە تورکیا هێزەکانی بکشێنەوە سەر سنووری خۆی بە خۆمەکو تعریفە و حیزبی خۆم بە حیزبێکی شۆڕژێر دەزانم کە بەرنامە و پلانیشی جوانمان هەبوو لە دوایەوەدا من هەواڵانی پەکەکە بە حیزبێکی شۆڕژێر و هێزێکی نیشتیمانی دەزانم چی نەجار بەجار گلەیشمان لێکتری هەبووە جار بەجار ڕخنشمان لێکت بە ڕۆحێکی برایەنە لێکترمان قبول کردەوە وەکو حیزب ئێستا منەوەی بڕوان پێیابی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕاستی گەڕیلا بە دوو هێزی پارێزەر دەزانم و هەز بە مەسئولیت دەکەن و تا ئێستا نەمدیتیا بە خوانە خواستە بەنەوە تەنسیق لەگەر داگیرکەران بکەن لەوەی وڵاتەکەی خۆیان تووشی قەدەر و کێشە بکەن خۆمان وەکو کادیر وەکو فەرماندەی یەکێتی نیشتیمانی کوردستان نیگەرانین لەو
جۆرە تەسریحاتانە لەو جۆرە هەڵسوکەوتانە بەڕاستی ئێمە تەئیدی ئەو جۆرەمە ئێستا کە گوتم کێشەمانە ئەوە یەک لە کێشەکانمانە یعنی یەک خیتابی سیاسیمان نەبوو بیدایەتی شو بزانم لە پرسیاری دووەم سێم بوو نازم کامە خاڵیان بوو باسی ئەومان کرد ئێمە کۆمەڵێک کێشەمانە بەڵام ئێستا کێشەکان ڕێزبەندی بکەن هەیە بەرنامە و یان ڕۆژێکی تایبەتی پێ بە درێژی قسە لەسەر کێشەکانمان بکەین یەک لەو خاڵێکە باس کرد بەیاننامەی یان لە پەرلەمانیش زۆر جار ئەشکالی وامان هەبووە کێشەمانە بە لە حکوومەت زۆر جار کێشەی وامان هەبوو ئێمە ڕاستە لە ناو کابینەیەکدا بووین بەحیساب لەو کابینێ شەریکین بەڵام بەداخەوە برادرانی پارتی زۆر لە بەرژەوەندی تەسکی حیزبایەتی خۆیان بەکاریان ناوە تا بەو ڕۆژەشیان گەیاند بۆ ڕۆژیان گەیاند تۆ دەبی بزانیەوە پرسیاری ئەخیر بوو بەڵام با پێت برێم ئەمە لەو کابینەیە زۆر زەرری گەورەمان کردیە گەورەترین زەرەر کە ئێستامە کە مناقەشە دەکەین نابێ هەر قسە لەسەر پۆست یان لەسەر پلەیان لەسەر دەزانی دەستکەوتی نیشتیمانی چێ دەستکەوتی نیشتیمانی پێش هەموو شتێک خاکە ئێمە لەسەر دەستی کابینەی نۆ بەشێکی زۆری خاکی هەرێمی کوردستانمان کە پارتی سەرۆکی حکوومەتەکەی بووە لە دەستداوە چی دیکە دەوڵەتی تورکیا لەولای هاتووە نزیکەی 65 بنکە و بارەگای لە شوێنە بەرزەکان 65 هەر بە قسە خۆشەت و هەر لە هەر شوێنێک بنکەیان هەیە چەکەکانیان دوورهاوێژە هەر بنکەیەک نزیکەی 6 کیلۆمەتران مسەیتەرن لە ڕێفڕۆکە و لە ڕێگەی چەکی دوورهاوێژەوە هەموو لەسەر دەستی ئەو کابینەیە بووە و کابینەیەمە زەرەری زۆرمان تێدا کردێ لێش ئەو کێشانەمان هەرنە ینی واتێ نەگەی خوا نەخواستم بەس کێشەی خاک بەڕای من گەورەترە لە کێشەی خوێنێ مە دەیان سەدان پێشمەرگەمان شەید بۆ لەسەر قەراز و کەندێناوەت و هەر بە ئارزووی خۆت وەرە فەرامۆشکە ئێستا یاری بە داعش بکە و یاری بە نازەم ڕفرەندۆم بکە ئەو گاڵتە جاڕی ئەوە دەوڵەتداری نییە برای بەڕێزمەوە لە مێژوو شتی توندیشمانە سەر دەنووسێتەوە ئەمە لە ڕۆی یاسایی و دەستوری و قانونیەکەی شەریک بوونێ لە حکوومەت بەڵام لە ڕوو عملیەکەی من مەسئولم لە قسەی خۆم بازی و قسەیەشمدا برادرانی پارتی کابینی نوێن بەکاری ناوێت تا ئەوەخیرە هاواری لێر ساوێستا کێشە لێ نێوانمان هەیە